بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز ئارەس عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێی چەند پرسێکی گرنگ تایبەت بە دۆخی هەرێمی کوردستان و عێراق دەکەین. کاگارێز بەخێر و سپاس بۆ زۆر سپاس. کاگارێز ئەگەر سەرەتا لە دۆخی هەرێمەوە دەست پێ بکەین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەیەکە بوو لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کە وفدی پارتی سەردانی دەباشانیان کردبوو. هیچ بڕیارێک درراوە لەبارەی یاساییکردنەوەی پەیوەندەکانتان لەبارەی دۆخی هەرێم؟ بەنای خۆی گەورە کاک حەچیم خۆتە زانی لەو ماوەیە ئەگەر لە ڕاگەیاندنیش بێ ینی گرژیەک هەبوو لە نێوان یەکێتی و پارتی و لێدوانی دژبەیەک هەبوو. لە کاتێکدا ئێمە بەرەو ئەوە دەچین کە حکوومەتی یان کابینەی نوێی حکوومەتی عێراق پێک بهێنرێ، بەڵام دوێنێ کە پێرێ ینی مەکتەبی سیاسی پارتی سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی کرد بۆ ئەو بوو کە هەم لێک تێگەیشتنێکی نوێ یاخود جۆرێک گفتوگۆی نوێ دەست پێ بکە، چ سەبارەت بە بارودۆخی هەرێمی کوردستان، چ سەبارەت بە عێراق. ئێمە ئازانین کە کابینەی نوێی عێراق پێک دێ کورد تێیدا بەشدارە بێ. ئەوە کورد کە بەشدارە بێ ئەگەر بە یەکدەستی و بە یەک هەڵوێستی بەشدار بێ لەو کابینە بێگومان بەهێزترە بێ، باشتر دەتوانێت مەرجەکانی خۆی بسەپێنێ، باشتر دەتوان داواکاریە ڕەواکانی خۆی لە ناو بەرنامەی کاری کابینەی نوێ بکاتەوە. بۆیە ئەوەی بوو بێگومان هەموو گفتوگۆیەک باشە، هەموو لێک نزیک بوونەیەک باشە، باش بوو بە تایبەت وەکو باسم کرد لەو کاتەدا کە ئێمە لە هەموو کاتەکانی تر زیاتر پێویستمان بە یەکڕێزی و یەکدەنجی هەیە. ئەوەی بووە ینی گفتوگۆ بووە لەسەر بارودۆخ بەگشتی و هەوڵدان بۆ یەکخستنی هەڵوێستەکانمان لە بەغدا، هەر ئێمە و پارتینا، ئێمە و پارتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و لایەنەکانی تریش هەموو لایەنە کوردستانیەکانیش قسەی لەسەر ئەوە کراوە کە هەڵوێستەکانمان یەکخاین، تیمەکانمان یەکخاین. بەڵام ئەو چۆن دەکرێت بێگومان یەکەم شت ئەبێ گفتوگۆ هەبێ. سوپاس بۆ خواوە گفتوگۆیە دەستی پێکرد. دوای گفتوگۆ پێویستە لە ناو خۆمان ڕێک بکەوین، دوای کە ڕێکەکەوین اینجا بچین لەگەڵ بەغدا ڕێک بکەوین، چونکە ڕاست ئێستا ناکۆچیەکی قوڵ لە نێوان هێزە سیاسی سەرچیەکانی شیعە هەیە، بەڵام لە کۆتاییدا ئەوان پێک دێن. ناکۆچیەک لە نێوان هێزە سونیەکانیش هەیە، قوڵیشە، بەڵام لە کۆتاییدا ئەوانیش پێک ئەهێنرێن و ئەمێنێتەوە ئێمە ئەگەر خۆمان پێک نین لایەنە سیاسەکان بە تایبەت بۆ بەغدا، من بڕوا ناکەم هیچ لایەنێک وەکو ئەوان خەڵکەسانێکەکەن پشتیوانیانەکەن پێک بێن و یەک بگرن. ئێمە هیچ کەسێک ئەو پشتیوانی ئێمە ناکە. لایەنە سونیەکان کۆمەڵێک وڵاتی عەرەبی سوننە هەیە، تورکیا هەیە پشتیوانیانەکە، لایەنە شیعەکان ئێران هەیە، مەرجەعیەتیان هەیە. ئێمە ڕەنگە بێکەسترین پێک هاتەی عێراقی بین. بۆیە پێویستە لە چوارچێوەی ڕەچاوکردنی بەرژەوەندی باڵا، بەرژەوەندی باڵای میلەتەکەمان هەرسوکەوت بکەین، گفتوگۆ بکەین و بڕیار بدەین. باشە، بەس وەکو بڕیار درا بۆ نمونەلیژن بەیەکەوە بچن بۆ بەغدا، پۆستەکان چۆن دابەش دەکرێن؟ ئەو بڕیارە دراوە لە نێوان مسم پارتی ویکێتی؟ لە ڕووی پرانسیپیەوە بڕیار دراوە گفتوگۆ بکەین و ڕێک بکەوین، بەڵام هێشتا چۆنێتی ڕێککەوتنەکە نەبووە لە گفتوگۆ داینانی. ینی لە گفتوگۆ داینا بێگومان هەردوو لامان پێمان باش بووە بەیەکەوە بین لە بەغدا، یەکەم لەسەر بەرنامەی کاری هاوبەش ڕێک بکەوین، دوایی لەسەر پۆستەکانە. بەداخەوە لەو ماوەیە زۆر قسە لەسەر پۆست کرا، لە کاتێکدا ئێمە دەزانین پۆست لە بەغدا ئەگەر پشتیوانیەکی گەورەت نەبێ هیچ نییە. بۆ نمونە ئەو پۆستە بۆ تۆ، پۆستە بۆ من زۆری نەبوو بۆ کمینە، کاک حەچیم ناکری ئێمە لێرە بە زۆرینەوە کەمینە بکەین. ئەبێ بارودۆخی کوردستان، هەڵومەرجی کوردستان لە بەرچاو بگرین، ئەبێ هاوسەنجی لە بەرچاو بگرین. ئێمە خۆمان بۆ نمونە من یەکێتیم، بەڵام پارتی لە ئێمە زیاتر لە بەغدا داوا دەکە پێویستە هاوسەنجی هەبێ، پێویستە سازان هەبێ، پێویستە ڕێککەوتن هەبێ، پێویستە بەشداری هەبێ.
ئێگەر داوا دەکەین لە بەغدا ئەو شتان هەبێ خۆمان ئەگەر ئەوە لە بەچاونەگری لە ناو کوردستان ئەگەر ئێمە ئەوە نەکەین چۆن نەتوانین گفتوگۆ بکەین ئێمە خۆمان لایەنە سیاسەکان ئەگەر لێرە ڕێکنەکەوین چۆن نەکری لە بەغدا ڕێکەوین بۆ نمونە ئێستا لە بەغدا ئاراستەیەک هەبوو ئێستا خەریکەوە ئاراستەیەک کاڵ دەبێتەوە ئەڵێ پێکهێنانی حکوومەتی زۆری نا ناکری لایەنە سیاسەکانی کوردستان بستنە ناو پێکهێنانی حکوومەتی زۆری نا لەبەر یەک هۆکار لەبەرەوەی ئەگەر هەمومان بێکەوە بچین لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەوانی نوێنەرایەتیمان لە پەرلەمانی عێراقی کارێکی باشە بێکەوەیە بەڵام بەیەکەوە نەبین لایەنێکی شیعە بەنمونە مقتەدا سەدر لەگە لایەنێکی سونە لەگە لایەنێکی کوردستانی بچی پێکەوە کابینە پێک بینن ئەو جارە بەشداری لایەنەکە ئەکا بەڵام خولی داهاتووی هەڵبژاردن بەبێ ئێمە کابینە پێک دێنن و ڕەنگە هەندێک کەس لە ناو کورد بۆ دانن کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانیش نەکەوەکو لە سەردەمی سەدام حوسێن و پێش سەدام حوسێنیش ئەو زۆر شتانە بووە کەسانێک لە حکوومەتدا ئەندران بە نوێنەرایەتی کورد کە قەت ئەوانە نوێنەرایەتی خەڵکی کوردستانیان ناکرد بۆ ئەوە زۆر مەترسیدارە بۆ ئێمە پێویستە خۆمان لە ناو خۆمان ڕێک بکەوین بەس بۆ ئەوە یەکریزیە هەتا لە ناو خۆی کوردستانە چونکە ئێستا تەنها کۆبوونەوە کراوەیان ئێوە و پارتی نێوە لایەنەکانی تر کۆبوونەوە زۆر قورسیانی هەموو لایەنەکان بەیەکەوە هەتا مەسەلەی شەفافیەت مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی مەسەلەی شەراکەت لە حکومڕانی ئەوانە دروست نەبێ ئەو یەکریزیە لە ناو خۆی کوردستان دروست دەبێت بزانە ئێمە ئەوە دوو بابەتە ئەو بابەتی ئێستا کە کاتیکەوە کاتیەتی گەرمەگەرمەکەیەتی مەسەلەی عێراقا مەسەلە پێکهێنانی کابینە ئەبێ ئەوە بکە لایەنە بەشەکەی تری ئەوەی کە باز دەکەی بەڕاستی ئێمە پێویستمان بە پرۆژەیەکی نیشتیمانی هەیە پرۆژەیەکی نیشتیمانی ڕۆن چۆن پرۆژەی نیشتیمانی لەسەر مەسەلەی ڕوبەڕووبوونەوە گەندەڵی ئەوە نییە هەموو کەسێک گەندەڵترین کەس لەو کوردستانە ئەڵێ کاکە گەندەڵی وڵاتەکەی وێران کردووە گەندەڵترین کەس گلەی لە گەندەڵیەکە گەندەڵترین کە کام حزب بە زۆرترین گەندەڵی بەرەکەوێ باسی ئەڵێ دژایەتی گەندەڵەکە ئەو نیابی بە قسە ئەبێ ڕێ و شوێن دابدرێ ئەبێ دادگاکان سەربەخۆ بن دەستیان بکرێتەوە ئەبێ پەرلەمان بتوانێت ئەو ڕۆلە بجێڕێ و قسەی پەرلەمان داتاکانی پەرلەمان زانیاریەکانی پەرلەمان بە هەند وەربگیرێ بۆ ڕوبەڕوو گەندەڵی ئەبێ پۆلیس بتوانێت دۆسیەی گەندەڵی بکاتەوە ئەبێ حزبەکان ئەوان لە ناو حکوومەتن خۆیان پشتیوانی گەندەڵکاران نەگرن ئەوان لە دەرەوەنە ئەبێ قسەیان وەربگیرێ بۆ نمونە حزبێک کە لە حکوومەت نییە گەر ڕخنەی لە حکوومەت کرد یا لە کارێکی حکوومەت کرد یا لە گەندەڵکاریە کرد لە جیاتی ئێستا لە جیاتی ئەوەی بەدووادا چون بکرێ پەلامارە درێ نەک حزب کەسێک ڕۆژنامەنووسێک نووسەرێک کەەوە زۆر مەترسیدارە ئەو پرۆژە نیشتیمانیە لەسەر مەسەلەی هێزە چەکدارەکانمان ئێمە ئەزانین ئێمە کێشەمانی لە هێزە چەکدارەکان ئەبێ پرۆژەیەکی نیشتیمانیمان هەبێ لەسەر ئاوەدانکردنەوە لەسەر بەگەڕخستنەوەی بەهێزکردنەوەی ببوورە بەهێزکردنەوەی پەرلەمان ئێستا ڕۆلی پەرلەمان زۆر لاواز کراوە بەداخەوە ئێمە وڵات هەموو وڵاتەکانی دنیا سێ دەسەڵاتی هاوسەنجانیە دادوەری یاسادانان جێبەجێکردن ئێستا جێبەجێکردن لەسەروی هەردوو دەسەڵاتەکەی ترە لەسەروی جێبەجێکردنی هەژمۆنی بەسەر هەردووچی هەردووکی کۆنتڕۆڵ کردووە هەردووچ بەڵێ لەسەروی ئەوەشەوە حزب یعنی بەس خراپەکە لە چی داگەر بۆنم دەسەڵاتی حکوومەت پەرلەمان کۆنتڕۆڵ کە دەسەڵاتی دادوەریش کۆنتڕۆڵکە هەجارێ ئەگەر حکوومەت زۆری نەبێ و پەرلەمان زۆری نەبێ لە هەموو وڵاتان هەیە یاسایە کە حکوومەت بێ ئەو یاسا ئەڕوە کە زۆری نەبوو ئەوە ئاساییە و بابەتە و چێت چه حیزبێک زۆرینی لە پەرلەمان هەبێ هەژمونی زیاترە بمانەوێ یا نەمانەوێ بەڵام هەژمون بەسەر دەسەڵاتی دادوەری زۆر مەترسیدارە چکە دڵنیایی نییە چکە لێپرسینەوە نییە چونکە بەدواداچوون ناکرێ ئەو زۆر مەترسیدارە دەسەڵاتی دادوەری ناکرێ هیچ هەژمونێکی بەسەردابێ ناکێ هەژمونی نە حیزبی بەسەردابێ نە پەرلەمانی بەسەردابێ نەی حکوومەتی بەسەردابێ ئەبێ سەربەخۆ بێ خۆ دەزانی دادوەر یا دادگا لە ڕوانگەی یاساکانەوە بڕیارەدا ئەو یاسا کارپێکراوانەی کوردستان وەکو یاساکانی تری دنیا دیارە ڕێوشوێنی سزادان و ڕێوشوێنی بەدواداچوون و ڕێوشوێنی ڕێگەگرتنی لە دیاردە دزێوەکان دیاری کردووە ڕێوشوێنی دیارە بۆیە یاسا ئەبێ سەروەر بێ ئەبێت دادگاکان سەربەخۆ بن من ناڵێم 100% بەڵام هەژمون هەیە بەڵێ هەژمون هەیە بەس هەژمونەکە بڵین ئەو تەداخلی دەسەڵاتی دادوەری هەم لایەن پارتیم لایەن یەکێتی شەوەردوو لایەن گشتی هەیە بەڵام
تۆ ئەگە سەیری پێی ڕەنگە لە سلێمانی جیاوازی هەبێ لەگەڵ شوێنێکی وەکو هەولێر لەگە شوێنێکی وەکو دهۆ جیاوازی هەیە ڕێژەیە بەڵام بەگشتی هەیە بەگشتی ئەبێ ئەو دەسەڵاتی دادوەری ئەبێ سەربەخۆ بێت تا دەسەڵاتی دادوەری لە کوردستان سەربەخۆ نەبێ دواتە دەسەڵاتەکانمان لێکجیان نەکردنەوە تا دەسەڵاتەکان لێکجیان نەکردنەوە واتە لایەنێک زاڵە لایەنەکەی تریش ناتوانێت ئێستا حزب دادوەر چی دادنێن دادوەر حزب ئەزانین چۆنە حزب نەیە لە ناو بارەگای حزبدا بندرێ بەڵام بێگومان بە ڕێکاری بە شێوازی جۆرا جۆر هەر حزبەکان بە تایبەتی ئەوان لە دەسەڵات دادنێن ئێمە خۆمان وەکو یەکێتی گلەیمان هەیە لەوەی کە پێویستە ڕێو شوێنی تر بگیرێتە بەر بۆ دانانی دادوەر باشە سەبارەت بە بەغداد لەسەر پۆستەکان ئەو ماوەیە زۆر قسە لەسەر پۆستی سەر و کۆما دەکە کە پێشتر لای یەکێتی نیشتیمانی بووە و تەبێژی پارتیش باسیەوە کردو کە خێرێکی ئەو تۆی بۆ کورد نەبووە ئەم جارە شەر پێشبین دەکەن لای ئێوە بمێنێتەوە یاخود زۆر جار بەرپرسانی پارتی و پرسیارەکەن ئایا تاپۆیە لەسەرێەوە ئەو پۆستە کاک حەچیم سەرۆک کۆمار لەدەست کورد بێ زۆر گرنگە و پێویستە هەموو لایەنە سیاسیەکان پێداگیری بکەین لەدەست کورد بێ پێشی هەموو شتێک کۆکۆ کووردە بۆ زۆر کەس ئەڵێ جا ئەو پۆستە چییە خۆی دەسەڵاتەکانێکی تەشریفاتیە دەسەڵاتەکان دیاری کراون بەڵام کاتێک کوردێک سەرۆک کۆمار دەبێ یەک بەڵگەی ئەوەیە کە عێراقی یەک پێکهاتە یەک نەتەوە نییە عێراقی فرەنەتەوەیە هی هەموو پێکهاتەکانە ئەو گرنگە بۆ ئێمە لە دامەزراندنی دەوڵەتی عێراقیەوە هەتا ڕوخانی ڕژێمی سەدام دەوڵەتی عێراق دەوڵەتێکی عەرەبی و لە عەرەبیش هی پێکاتەی سوننە بووە خۆتەزانی و بەداخەوە لەو کاتەوە هەتا ڕوخانی ڕژێمی سەدام تەنیا شۆڤینیستەکان دەوڵەتی عێراقیان بەڕێوەبردیە ئەوان ویستیانە هەژمونی خۆیان بەسەر کورددا بەسەر کوردستاندا بەسەر خەڵکی کوردستاندا بسەپێنن ئەو هەژمونی ئەوان لەگەڵ بەرژەوەندەکان لەگەڵ بیر و بۆچوون لەگەڵ مێژوو لەگەڵ کەلچەری ئێمە نەئەگونجا بۆیە هەمیشە ئێمە لە ڕوبەڕووبوونەوەینە لەگەڵ دەوڵەت ئێستا تۆ کە سەرۆک کۆمارێک و بەتایبەتیش بە هەڵبژاردن ئەبێ ئیتر تۆ ناتوانێت عەرەبیش ناتوانێت بڵێ ئەو دەوڵەتە دەوڵەتێکی عەرەبیە ئەوە خاڵی یەکەمیانە خاڵی دووەم ئێمە ئەزانین دامەزراوەکانی دەوڵەت لە ڕابردوودا زۆر خراپ بەکارهێنراون لە دژی گەلی ئێمە لە دژی گەلانی عێراق بەگشتی و گەلی ئێمەش بە تایبەتی بەکارهێنراون چی لەسەر ئاستی ناوە خۆ چی لەسەر ئاست دەرەوە بەدیان پیلانجێڕی لە کورد کراوە لەو پۆستانە کاتێک تۆ سەرۆک کۆمارت هەیە لەو پۆستە باڵایە بێگومان ئەوە گرینگە ڕێگە نادا ئاگاداری پیلانجێڕیەکانە ئێستا دێمە سەر ئەو قسەش دێمە سەر خاڵی سێەم لە ڕووی معنەویەوە بۆ کورد نەک هەر کوردی کوردستانی عێراق بۆ پارچەکانی تریش گرنگە کوردێک ئەبێتە سەرۆکی دەوڵەتێک خۆتەزانین پارچەکانی تری کوردستانیش لە قۆناغی ڕزگاری خوازیدانە خەبات دەکەن بۆ ئازادی بۆ ڕزگاری بۆ ڕزگار بوون بۆ دەستهێنانی مافەکانیان ئەو لە ڕووی معنەویشەوە گرنگە ئایا چی بۆ کورد کردووە زۆری بۆ کورد کردووە وەکو بڵێن من پێتەڵێم ئێستا خۆت گوتت دەسەڵاتەکانی تەشریفاتیە ئەو کاتێک کە سەرۆک مامجەلال سەرۆک کۆماری عێراق بوو بە بیرتانە داهاتەکانی خۆمان لەو کوردستانە خەرجە کردەوە سەتان حەفدەی داهاتی عێراقیش زیاتر لە سەتای حەفدەی داهاتی عێراقیش بۆ هەرێمی کوردستانە هات ئەو بەرهەمی سەرۆک کۆمار و پێ دوایە ڕۆلی سەرەکی یەکگرتووی کورد بەگشتی یعنی ئەو کاتە لە بەغدا بەڵام ڕۆلی سەرۆک کۆمار و بێگومان و ئێمە ئەزانین لە ڕووی تەکنیکی و مامجەلال چی کردووە تا ئەوەی جێگیر کردووە ئەو زۆر گرنگ بوو کە ئەوەکرا لە 2007 تا 2013 ئەزانین ئەو وڵاتەی ئێمە چەند پێشکەوت ئەزانین چەند فەردە دۆلار لە عێراق هاتن بۆ ئێرە بۆ دواتر ئەومان پێ نەکرا ئەوە خاڵی یەکەم بنمونە دوو تۆ کە لە ناو دەوڵەت نەبی دەوڵەتەکە لە دژت بەکارەهێنرێ ئەوە کەلچەری ئەو وڵاتە ڕۆژهەڵاتیەکانە ئەو کەلچەری دەوڵەتی عێراقیە ئێستا ناتوان دەوڵەت پێویست بەکاربێنێ اینجا مانایوە نییە کە ئەو لەوێ بۆ سەرۆک کۆمار کورد بێ مەتوانیمانە سەر ڕێوە سەرۆک کۆماریش کورد بە بۆ نمونە دەستور جێبەجێ نەکراوە باشە دەستور جێبەجێ نەکراوە ئەگە سەرۆک کۆمارمان نەبێ ئەبێت چیمان بکەن ڕەنگە دەستوریش هەڵۆشێندرێتەوە و دەستورێکی کاتیمان بۆ دابنێن و وڵاتی بەزمجار بۆ یەکێتی نیشتمان پێ دەبێت بەڕێکەوتنە یاخود وەکو 2018 بڵین بە هەمان شێوەرە ناو پەرلەمانە بچێتە دەنگدانەوە تاپۆ نییە بۆ یەکێتی ئێمە ئەڵێن یەکەم بۆ کووردە دومین ئێمە وەکو یەکێتی لە دوو ڕوانگەەوە پێمان وایە ئەبێ بۆ یەکێتی بێ
ڕوانگەیەکیان ئەوێ لە پێشتر ئێمە لەگەڵ پارتی کە هێزێکی سەرەکی کوردستانە ڕێککەوت بووین کە سەرۆکی هەرێم بۆ ئەوان بێ و سەرۆکی کۆمار بۆ ئەوێ بێ لەو ڕوانگەیەوە وامان کردووە سەرۆکی کۆمار ئێمە هەڵمان بژار دامان ناوە ئەوانش سەرۆکی هەرێمیان هەڵبژاردوێن پشتیوانیان کردوانش پشتیوانیان کردووە تا 2010 کە ئەویان کردووە ئێستا بووە بە ئێمە وەکو یەکێتی ئەزانین ئەزمونێکی گەورەمان پێیا کردووە لە شێوازی مامەلەکردنی سەرۆک کۆمار با سەرۆکەکانیش بگۆڕێن بەڵام ئەزمونیوان لە ناو یەکێتی کەڵەکە بووە بۆ ئەزمونی بەڕێوەبردن لە عراق ئەزمونی مامەلەکردنی لەگەڵ ئەوانەی تر بۆ نمونەکە ئەمە باسی گەورەی و ڕۆڵی مامجلالەکەین ئێمە ئەزانین سەرۆک کۆمارەکانی دوای ئەو وەکو خوێنکاری مامجلال بوون ئاگاداری سیاست و ئەو ڕێبازە بوونە کە مامجلەکاری سەگرێ بۆیە هەم سەرۆک بەرهەم سەرۆک دکتۆر فواد بە هەمان شێوە کاریان کردووە بەس دەڵێن ئەو ڕێکەوتنە نەماوێسە پارتی پێشتر باسی کرد بوون ڕێکەوتنی استراتیژیش نەمابێ خودە و ڕێکەوتنی کە 2005 هەبووە بۆ دابەشکردنی پۆستەکان باشە 2010 پابەند نەبوون 2010 ئێمە هەوڵماندا ڕێک بکەوین لەبەر ئەوەی بۆ هەرێم بۆ ئەوان بوو بەغداش بۆ ئێمە بین نەبوو چوین ناو هەڵبژاردن ئێمە بردمانەوە ئێستش کە ئەڵێن هۆکارێکمان ئەوە بوو هۆکاری دومیان ئەوەیە ئەڵێن بە لە بەرچاوگرتنی هەرێمی بە هەڵومەرجی هەرێمی کوردستان پارتی کە لێرە دەسەڵاتی بەدەستەوە یەکێتیش لە بەغدا دەسەڵاتی بەدەستەوە بێ هەردووکمان پێکەوە بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردان بەهێز دەبین واتە پێگەی هەرێمی کوردستان بەهێز دەبێ ئەوە دوو ڕاگررتنی جۆرێک لە هاوسەنجی سیاسیە لە هەرێمی کوردستانیش ئەو هاوسەنجی لەسای ئەو هاوسەنجی سیاسی هەرێمی کوردستان گەشەکردنیەکی ئازادی هەیە گەشەکردنیەکی دموکراسی هەیە بێجگەلەوە ئەگەر تەنیا لایەنێک بێ لە بەغدا هەرێمیش لە هەرێمیش لەدەست بێ بەغداشی لەدەست بێ ئەو لایەنە ناتوانێت ئەو هەموو بۆشاییە پڕکاتەوە لە پەیوەندیەکان لە کاریگەریەکان نازام لە شتی تر بەڵام ئێمە وەکو یەکێکی لەو هێزانەی کە کاریگەریمان لەسەر مەیدانی سیاست لە عراق زۆرە پەیوەندیەکانمان زۆر قوڵن لەگەلایەنە سیاسەکانی عراقی لەگەر وڵاتانی دەوروبەر لەگەر کۆمەلگەی نێودەوڵەتی قوڵن کەواتە بۆ نمونە کاتێک سەرۆک کۆمارە دەستی یەکێتی بی ئەوە لە بەرژەوەندی خەلکی کوردستانە لە بەرژەوەندی خودی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پارتی سەرۆکایەتی دەکا چونکە ئەو کاتە هێزی هەردوو لاسەرەکیەکە تێکەڵ دەبێ بەڵام بە یەک لایەن بێ ڕەنگە من دڵنیام ئەگەر یەک لایەن لەوێ و لێرەش بێ خاڵ یەکەمی ئەوەیەکە هێزەکە ئەو هێزە نابێ خاڵی دومیشی ئەوەیە ئەو کاتە لە بەغداش بێ ئێمە ئاڵێن بۆ ئێوە دژی زۆری دێنێ بۆ لای خۆتان بە زۆرینە ئیشەکەن بۆ ئێمە بە زۆرینە ئیشەکەین ڕەنگەوە هەندێک بی بۆی لایەنە سیاسەکانی عراقیش لەمەوە بە زۆرینە و کەمینە ناو پەرلەمان بڕیارەکان و یاساکان تێپەڕینە بەس ئێوە پێتان وایە چی بە زۆرینە بێ لە ناو پەرلەمان چی بە ڕێکەوتن بێ هەر بۆ ئێوە دەبێ ئێمە ئومێد دەکەین داواشمان کردووە و ئێستاش ئێڵێن پێویستە بۆ کورد بێ و بە ڕێککەوتن بێ زۆرگە ڕێککەوتنەکە نەکراگریم ئەگەر ڕێککەوتن نەکرا من پێم وایە چینە ناو هەڵبژاردن کەەوە باش نییە بەڕاستی ئەو کارێکی باش نییە باش بە زۆکو ناوەکان کۆمەڵێک ناو دەهێنێ بە فەرمیەک لاکراوەتە بۆنم ناوی دکتۆر بەرهەمە ناوی مەلا بەختیارە عەدنان موفتیە دکتۆر لەتیفە ڕاستان یەکلاتان تۆ لە مەکتەبی سیاسی ئێمە ناوی زۆرمان هەن ئەگەر لەگەڵ پارتی و لایەنەکانی تریش تەکید دەکەمەوە ئەگەر لەگە پارتی و لایەنەکانیش ڕێک بکەوین ئەو بێگومان ئێمە کەسێک کاندی دەکەین کە لایەنەکانیش ڕەزامەندیان لەسەر بێ خۆ ئەگەر ڕێکش نەکەوین ئێمە کەسێک کاندی دەکەین لە بەغدا لە پناو پەرلەمانی بەغدا کە بزانین شانسی دەرچوونی زیاترە هەر یەکێک لەو بەڕێزانە بێ بە فەرمیتە ئێستا دیاریمان نەکردووە بە فەرمی بڵێن یەک من نەمزانیوە دیاری کرابێلانی کەم باشە سەبارەت بە وتت حکومەتی زۆرینە ئێوەکی کێتی نیشتیمانی ناس نەپاڵ حکومەتی زۆرینە لە بەغدا جاچی لەگەڵ چوارچێوەی هەمانگی شیعەکان بێ چی لەگەڵ سەدرریەکان بێت نەخێر ناچێت لەخێرەوە کارێکی باش نییە بۆچی باش نییە ئێمە پێمان وایە بێ لایەنە حکوومەتێکی ئەوەی پێی دەڵێن تەوافق سازانی نیشتیمانی گرنگە چونکە سەردەمی زۆرینە و کەمینێن لە عراقیش وایە بۆ ئاگاداریتان لە عراقیش ئەگەر بۆ نمونە ئێستا سەدر حکوومەت پێک بێنێ حکوومەتێکی سەرکەوتو نابێ چونکە ئۆپۆزیسیۆنەکەی زۆر بەهێزە ئۆپۆزیسیۆنیشمان ئۆپۆزیسیۆنێکی نەرم نییە ئۆپۆزیسیۆنی عراقی کوردستان خۆ دەزانێت ئۆپۆزیسیۆنیش لەبەرەوە قورسە من پێم وابێ ئەوان لە کۆتاییدا پێک دێن بۆیە لانیکەم من ئەوەی ڕێی خۆم ئێستا پێ دەڵێم ئێمە نابێ بچێنە ناو زۆرینە و کەمینە ئەبێ ئێمە ئەگەر وەکو هەموو لایەنە سیاسەکانی کوردستان بێکەوە بڕیارماندا
تاکید دەکەم هەموو لایەنەکان هەرێمە پارتی بە پلەی یەکەم بە پلەی دووەم هەموو لایەنەکان تریش هەر بڕیارێک بدەین ئەو مشکل کێشەمان نییە بەڵام بەجیا ئێمە بچینە ناو زۆرینە کارێکی لەو زۆرە ناکەین. باش هەر سەبارەت بەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا برێتما کۆڕک ڕێخەری کۆشکیسپی بۆ کاروباری وڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا سەدانی هەولێری کردوە لەگەڵ هاوسەرۆکیەوەش کۆبوونەوەی ئەنجامدا. هیچ پەیامێکی پێبوو تایبەت بەوەی کە لە ڕاگەاندن باز نەکرابێ هیچ لەبارەی کشانەوێزەکانی ئەمریکا لا خۆت فشار هەبووە بۆەوەی کە پارتیویشێتی بەیەکەوە بڕۆن بۆ بەغدا پۆستی سەر و کۆمار بۆ ئێوە بێ ئەزین کە شتێک لە ڕاگەاندن باس نەکرایە منیش نایزانم ئەگە بشی زان منیش باسی ناکەم بەڵام پەیامەکەی ئەوە بووە ئەمریکا پابەندە بە پشتیوانیکردنی هەرێمی کوردستان ئەمریکا لەگەڵ ڕێککەوتنی لایەنە سیاسەکانی کوردستانە و بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا سەبارەت بە کێشانەوەی هێزە چەکدارەکانیش بەڵێ ئەوە ڕاستە و بۆش بە حاڵی خۆم بە دووری ناگرم هەر ئەمریکا لە دوا ڕۆژدا لە عێراقش بکشێتەوە. باشە بەس وەکو ئەوەی کە باز دەکرێت لە سیوەیەکی مانگارکی هێزەکانی وەکو هێزی شەڕکرد کۆتایی پێدەی کاریگەری دەبێت لەسەر هەرێم لەسەر عێراق یعنی چۆن دەبێت ئامادەکاریێک بکرێت کاریگەرێک ئەگەر هەیە چیە بۆ نمونە خۆتان نەزان داعش بەهێز بۆتەوە من بە دووری نابینم داعش بەهێز بێتەوە و جارێکی پێویستمان بە هاوپەیمانان بێتەوە خۆ 2011 ئەمریکا هاوپەیمانان ئێریان بەجێهێشت دواتر خۆمان وەکو عێراق و وەکو هەرێمی کوردستان داوامان لێکردنەوە هەیە بەڵام ئیترەوە بڕیارێکەوە بێ جێبەجێ بکرێ جێبەجێیەکەن ئەمریکا هیوادارم پێویستمان پێیان نەبێتەوە بەڵام ئەگەر هەیە پێویستمان پێیان بێتەوە بەس وەکو سەرهەڵدانەوەی داعش هیچ پەیوەندێکی بەوەی بۆ مانەوەی ئەمریکا بە یاخود داعش وەکو کارتێک ئێستا بەکاربهێنرێت بۆ تێکدانی ئاسایشی عێراق بە هەرێم بێت ئەزانی چۆنە من بڕوا ناکەم ئەو وەکو کارت بەکاربێت داعش هێزێکی یعنی هێزێکی عقایدی ئیسلامی تونندڕەوە هەمومان ئەو مەسەلەیە زانین ڕاستە هەندێک لە وڵاتەکان لە دەوروبەر پشتیوانیان کردو پشتگیریان کردو ڕەنگە بۆ تێکدانی ئەوە بەڵام بۆ ئەوی ئەمریکا بینێتەوە من ئەوە بڕوا ناکەم چکە بەرژەوەندی ئەمریکا و ڕۆژئاوا لەوەیە داعش نەمینێ بەرژەوەندیان لەوە نیە داعش هەبێ بۆ ئەوەی ئەوانش لێرە هەبن چکە خۆیانەوە بڕیاریاندا ئەمریکا کشێتەوە تەواو لە ڕووی سەربازیەوە کشێتەوە باش بەس وەکو کاریگەریەکانی کاریگەری دەبێت پێت وایە لەسەر هەرێم کاریگەرێکەسی یاخود ئیس تایبەتمەندێک بە هەرێم بدەن وەکو تایبەتمەندی بۆ نمونە هێزەکانیان لە هەرێم نەکشێنەوە یاخود تایبەتمەندێک بە هەرێم ئەزانی بڕوا ناکەم بە تایبەتی دوای ڕێفراندۆم پێشتر زۆرێک تایبەتمەندی هەبوو بۆ هەرێم دوای ڕێفراندۆم ئەو تایبەتمەندی ئاسان نیە چکە عێراق قبولی ناکە بۆچی ینی چی ڕوویدا کە پێش ڕێفراند تایبەتمەندێکە چی بوو کەیان هەرێمی کوردستان بەهێز بوو عێراقیش خۆی لە قەرەی نادا یعنی بە ئاسانی نەبوو و پێگەی هەرێم لە ناوەندە سیاسی و دیبلۆماسیە ڕۆژاوایەکان زۆر بەهێز بوو ئێمە گەڕاشکاو بڵێن ئەو پێگەی پێش ڕێفراندۆم و ئێستا جیاوازی زۆرە ئینی هەر لە چوارچێوی عێراق مامەڵ لەگەڵ کووردا دەکەن لە چوارچێوەی عێراق بە تایبەت مامەلەمان نەکردن بەڵام بەدەر لە چوارچێوەی عێراق بە تایبەت ڕاستەوخۆ مامەلە لەگەڵ کورد ناکەن. باش سەبارەت بە مەسەلەی خستنەوەی هێزی پێشمەرگە هەبوو بڵێن لەو ڕۆژانەشدا کونسوڵی چوار وڵات ئەڵمانیا هۆڵەندا ئەمریکا و بەریتانیا نامەیەکیان ناڕاستی سەرۆی کەرێم کردبوو بۆ خانەنشینی ژمارەیەک ئافسەر ئێوە کوێکێتی نیشتیمانی ئامادەن هێزەکانی خۆتان هەفتایە بڵێن یاخود هێزی تر وەکو پێویست ئەوە شکەیەکی گرتوتەوە یەخستنەوەکە وەکو پێویستە وەکو پێویست نییە یەکەم شت ئەبێ ڕێک بخرێتەوە ئەو هێزە و چاکسازی تێدا بکرێت خانەنشینکردنی ئەفسەر و فەرماندە پلە باڵاکان ئەوانەی کە تەمەنیان بەسەر چوە کارێکی زۆر گرنگە ئێمە ئازانین ئێستا یەکێک لە کێشەکانمانەیە بۆ نمونە کاک حەچیم ئێمە ژمارەی زۆر ئەفسەری پلە باڵامان هەیە تۆ ناتوانانی ئەرچیان پێ بسپێریت ئەفسەر هەیە بۆ نمونە یعنی ئەفسەر لە خوارەوە لە شوێنی خۆی ئەسوڕێتەوە ناتوانێت چکە شوێن نامینێتن هەر کەس لە شوێنی خۆی ئەوانەی کە تەمەنێکیان هەیە و پێویستە ڕێزیان لێ بگیرێ و ژیانیان دابین بکرێ و خانەنشین بکرێن خۆمانین ئەوە ئێمە و پارتینە نەمان کردو بۆ ئەبێ لەکە لای سێوەش وکویەتی ئامادەکاری پێویستان کردو یاخود ئەو ئەفسەری کە داوایان کردووە خانەنشین بکرێن ئیوەشتیان وربا چۆن وردەکاریەکان ئەبێت لەوان بپرسیارکەی بەڵام شێوازی یەخستنەوە یەگرتنەوە ئەبێت چۆن بێ ئێمە بۆ نمونە لە پەرلەمان پارتی 45 کورسی هەیە و ئێمەش 22 کورسیمان هەیە ئەو ڕاستە بەڵام وەکو هێز ئەوە نییە لە هێز 50 بە 50 ناکرێت مامەلە بکرێ بەڕاستی ئەبێ مامەلەیەکی هاوسەنگ بکرێ
بۆ نەکراوە تاکید دەکەم نامەوێت ئێستا بە تایبەتی کە گفتوگۆمان هەیە لە سەر بەغدا بۆ ڕێککەوتنەوە بچین ناوردەکاریانە بەڵام بۆ ناکرێت کەم تەرخەمیە لە هەردوو لامان و باش نییە و یەکێک لە فەرموو لەو ئەنجامی ئەو هەڵومەرجەی کە ئێمە ئێستا تێداینە ڕۆژانە پێشمەرگە قارەمانەکانمان شەهید دەبن بریندارە بن بۆچی چکە هێزەکەمان هێزێکی تۆکمەنیە خەڵکمان قارەمانە پێشمەرگە فەرماندەکانمان ئازان لە خۆبردون بەڵام تۆکمەنیە هێزێکی سەربازی ڕێک و پێک نییە و ئەوە یەکێکە لە کارتە بەهێزەکانی یا لاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تازە باسمان کرد ئەبێت چۆن ئەبێت چاکسازی بکەین لە ڕۆژ ئەوەی کێکشی گرتوتەوە یەکردنەوەکو پێویستەوە لە چوارچێ وەزارتی پێشمەرگە کە باسی نزیکەی 50,000 لە ڕووی شێوە و موچە و ئیمتیازات و ئاهەکە بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە نابەداخەوە ئەگەر ڕاشکاو بم ئەوەی من بزانم تا ئێستا فەرماندەی لیوە هەیە خۆی بە پارتیە زانێ و جێگرەکەشی خۆی بە هەر بە یەکێتی زانێ و ئاساییشە تۆ خچێت خۆشەوێ بەڵام لە مامەلەکردنی ڕۆژانە ئۆکاری سوودێکی نێکەوە تاگەر یەکردنەوەیکی بنەڕەتی نەبی یاخود بە بۆچوونی بەرەز یەکردنەوە بنەڕەتێکە چییە؟ یعنی دروست دەبێت بە ئەگەر ڕێی من وەرەگری بەڵێ وەکو ڕێی شەخسی خۆت وەک بەڕێی من ئەبێ ئەو هێزە لە دەستێکدا بێ دەسەڵاتەکەی یەخستنەوە و ڕێخستنەوەی و بەڕێوەبردننی لە دەستی کەسانێکی نیشتیمان پەروەری پرۆفشناڵی بێلایەندا بێت نابێ نەیەکێتی بن نەپارتی بن پرۆژەیەکیان هەبێ پرۆژەی نیشتیمان ئەوانە لەوانی کەم بۆ ماوەیەکی دیاریکرا و سەرکردایەتی هێزی پێشمەرگەکەن بۆی ئەو هێزی پێشمەرگە بکەنە هێزێکی دوور لە دەستێوەردانی حیزبی بە یەکێتیتەوە بە پارتیتەوە بە گۆڕانتەوە بە کۆمەڵتەوە بە هەموو ئەوانەتەوە ئەو ڕێی خۆمە بەبێ ئەوە ناتوانین بەزۆکو هێزی هەفتا و هێزی هەشتاش کە بازدەوە دەکرێت ئەوان بە هەردووکیان 120,000 چەکدار دەبن ئێستا بازدەوە دەکرێت کە 44 بۆ 50,000 گرت بێتەوە ئەوانەی تریش بەنیازن بڵێن بخرێنە سەر وەزارتی پێشمەرگە کاری لەسەرەکرێن بزانم باز لەو هاوپەیمانانی شەڕەشیان کرد بێ هاوکاریەکان ببڕن نەگەر ئەوە دروستە ئەگەر هێز پێشمەرگەی نەخرێتەوە ئەو داوا دەکەن بەڕە خەریکن خۆتە زانی وردە و تازە من لە ناو وەزارەتی پێشمەرگەی زۆرەگە دەرنیم بەڵام ئەوەی بزانیاریکو حیزب ئاگاداری کۆمەڵێک لیوای نوێ یەکخراونەوە ئەوە زۆر باشە لیوای تر دروست کراوە لە هەردوو هێزەکە ئەوە زۆر باشە ئەو یەخستنەوە زۆر باشە ڕاستە مۆرچی حیزبایەتی هەردوو لای پێوە دەمینێ بەڵام بۆ ماوەیەک بەڵام ئەوەی من باز دەکەم ئەگەر بەدەر لە یەکێتی و پارتی ئێمە سەرکردایەتەکەی بدەینە دەست کەسانی تر بۆ ڕێخستنەوە زووتر ئەو مۆرکە نامینێ لە ئەسەر هێزی پێشمەرگە باشە بەسەر سەبارەت بە هێزەکانی خۆشتان ئێستا باز دەکرێت لە ناوخۆی کێتی ڕێخستنەوە هەیە بۆ هێزی چەکدار هەر لەو ماوەی پێش ئەندامی حکومەتەوی سیاسیستان باسی لەوە کردو کە سلێمانیمان کردووە بە تەکساس و منیشای زۆر هەیە و ئەوانە ئێستا هەوڵێکەیە لە ناو وەکو هێزەکانی هەفتا بە هێزی تری هەبێت یەخستنەوەیکی باش بێت ئەزانی کاک حەچیم هەموو هێزەکان سەر بە هەفتاش سەر بە وەزارەتە بەڵام ئێمە بە حکمی مێژووی یەکێتیە مێژووی خەباتی چەکداری ئەو هەیە بەڵام بەداخەوە ئێستا لە کوردستان دیاردەی چەکداری بەگشتی زۆرە و هەندێک هێزمان هەن هێزی لەژێر هەژمونی ئەو دانە چل ناوێچێتی چل ناوپەرتی شەخص نین بەڵام ئەوان لەژێر هەژمونی ئەواندان ئەو زۆر مەترسیدارە لە ناو پارتی زۆر تریشە تا لە ناو یەکێتی بەس ڕەنگە دەنجلیەوە نوێ ئێمە بە حکمی ئەوەی دەنجلیەوە دێ بەڕاستی ئەوە عیبەیەکی گەورەیە ئەوە لە لای من ئەبێ ئەو نەمینێ لە ژێر هەژمون نەبینێ خاڵێکم خاڵی دووەم بە ناوی پاسەوانی و بە ناوی پاسەوانی حیزب و بارەگا و نازام چێ ئەوەش دیاردەیەکی ترە هەموو حیزبەکانی تریش بێژدارن ئێستا ئێمە لەگەڵ لە تەلەڤیزیۆنی پێیامین وەبزانم پاسەوانی چەکدارتان هەیە لێرە پرسیارێکی منێ بارەگای حیزبی بۆ بێ پاسەوانی چەکداری هەبێ هی کۆمەڵ لا کۆمەڵی فەقیر هی یەکێتی هی پارتی بۆچی ئەبێ لە هەولێر ناوچەی پارتی پاسەوانی چەکداری لە پێشبی بوو کۆمیتەی یەکێتی لە هەولێر لە سلێمانی لە دهۆ بۆچی ئەو دیاردێت چەکداریە زۆر مەترسیدارە ئێمە ئەبینین ڕۆژانە خەڵک لە ناکۆچیە شخصیەکان و عشایریەکان و ئەوانە خەڵکە کوژرێ خەڵکی بێتەوانە کوژرێ بەڕاستی بەرپرسیارەتی کوژرانی ئەوە هەموو خەڵکە هۆکارەکەی بوونی چەچێکی زۆرە لە دەستی خەڵک و بەرپرسیارەتەکەشی دەسەڵاتە ئەبێ ئەو دیاردێت چەکداری بەگشتی نەبینێ و هێزەکانی تری یەکێتیش هەموو نابێ یەکێتیش بێ من پێ دەڵێم ئەبێ هێزی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ڕاستی یەکێتی هەژمونی هەیە باس ئەبێ نەک هیچ شەخص یەکێتیش نەیمێنێ ئەبێ ئەوانە ڕێک بخرێتەوە نایەکێتی بێگومان ڕێگە نادا یعنی مەترسیدارە هەر کەسێک و هێزێکی هەبێ ئەو شتە و قسەی کە من دەکەم بۆ پارتیش بە هەمان شێوەیە
بەس بۆچی ئەوەندەی کە ینی ئەوەی دیارەکە ئێوە هێزی شخصتانە بێ ئەو کەمترە یاخود هەر قسە ناکەن یاخود بڵێن یاخود سەر بە یەک ئیترزین چۆنە لیوای فەرماندەی تایبەت و لیوای تایبەت و زێرەبانی یەک نەزم هەر کەسە بڵێن شخصێکە و چۆن لە ناوێکیتیش دابژ هەیە مەسئول هەیە مەسئولی حیزبیە لە حکوومەت نییە ڕەنگە فەوجێکی هەیە پاسەوانی لە ناو پارتیش هەیە و ناوێچێتیش هەیە باش کاتمان کەمەوە بەس چەند پرسیارێکتر بە کورتی سەبارەت بە ئەدای حکوومەت لە حکوومەت ڕازین لەم کابینەی وەکو یەکێتی نیشتیمانی یاخود باسی چاکسازی دەکرا باسی شەفافیت دەکرا شتێکی ئەو تۆ کراوە یاخود کە نەکراوە هۆکارەکەی چی بووە چوونی بەڕێز ئێمە لە حکوومەتین بەش بە حاڵی خۆمان بەرپرسیارین لە بەشێکی لانی کەم چکە بەڕێژەیە بە پرسیارەتێکە بەڵام ئەگەر لە منیە پرسی مێد هەبوو کە چاکسازی بکرێ و ڕوبەڕووی گەندەڵی حکوومەت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە بەڵام هیچی بەرجەستەمان نەبینیە بە پێچەوانەوە حکوومەت زیاتر بەرە و تاکڕەوی و داخراوی و توندڕەوی ئەڕوا ئێستا من ئەوەی ئەیبینم ئەوە کارێکی باش نییە لە بەرژەوەندی نییە ئەبێ کراوەتر بێ حکوومەت و حکوومەت بەو ئاراستی ئەڕوا کە زیاتر ڕۆڵی پەرلەمان پەراوێزخە بە ناوی ڕێنمایی و بڕیار بە وەکالەتی پەرلەمان ئێستا هەندێک هەندێک بڕیار لە شێوەی یاسا دەرەکە بە ئیش کارەکە ئەوانە کاری باش نین ڕخنە ئەجیری ئێستا لە حکوومەت لابەلا بەس ئەوەی قسەی پێ دەکەم خۆشمان لە حکوومەتین بەڵام ئەو شێوازە بەڕێوەبردنە بۆ ئێستا هەرێمی کوردستان باش نییە ئێمە حکوومەتێکمان هەیە سێ هێزی سەرەکی و خەڵکی تریشی تێدا بەشدارە بێ ئەوە ڕەچاوکەین ناکرێ یەک حیزب یەک لایەن یەک کەس بڵێ من خۆم ئەو حکوومەت بەو شێوەیە چۆن ئەمێ وای بەڕێوە بم یەکێتیش لە حکوومەت بێ ناکرێ پارتیش بێڵەوە خەتایەکێتی وای کردو پارتیەوە هەژمونی پەیدا بکات و بێدەنگی یەکێتی نەبووە کابینەکە عادەتەن کابینە بە ناوی سەرۆکی حکوومەتەوە ناویدێنە کابینەی فلان کابینەکە ئێمە کێشەمانە کابینەی پارتیی کاک مەسرۆڕە بۆ خەتای یەکێتی لە 50 لەگەڵ پارتی هاتوونێتە سەر ئەوەی ئێمە 22 کورسیمانە بێ لە پەرلەمانی کوردستان ئەوەندا ئەکرێ ئێمە خەڵکە بێت چاوی ئەوەی لەمە بێ 22 کورسیمان هەیە کە زیاد لەوەش ئێمە هەژمون و دەسەڵاتمان هەیە و کاریگەریمان هەیە ئێمە ئەوە نییە 50 ئەو باڵەکە دابش بکرێ حکوومەتێکی بەرەو تونندڕەوە حکوومەتێکی تووڕێ یان بڵێ بەڵەو ئەوە دەڕۆ لە چی ڕوانگەیەکەوە بوون دەڕوا بۆ نمونە ئەو سزادانی ڕۆژنامە نووس و چالاکە مەدەنیەکان و ئەوانە ئەوە کارێکە نەک لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی دەنجی داوەتەوە کارێکی باش نییە یاخود زۆر کەس ڕەخنە دەگرن لە حکوومەت پەنجە لە سەکەم و کوڕەکاندا دەنێن یعنی بە شێوازێکی زۆر تون وەڵامە درێنەوە لەلایەن دار و دەستەکان لەگەن ڕاگەیاندەکان من یەکێکم لەوانەی کە ئەو حکوومەتە هەرچیە سەرۆکی حکوومەت بێ بە حکوومەتی خۆم ێزانم من بخۆم ڕەنجم لە پێناویدا میلەتەکەم قوربانیان لە پێناوی حکوومەتدا سەرۆکی حکوومەت و دێ و دەڕوا بەڵام حکوومەتەکە بینێتەوە لەسەر ڕەخنەیەک جاری وایە بە شێوازێک هێرش کراوەتە سەرم يعني من ئەو هێرشە ڕاگەیان نەبکرێتە سەر من کە کەسێکی دیارم ئەی هاوڵاتیەک ئەی ڕۆژنامە نووسێک ئەندام پەرلەمانێک چۆن نەتوانێت ڕۆڵی خۆی بجێڕێ ئەو کارێکی باش نییەوانەیە کە ئێستا دەکرێت باش بە زۆکو داهاتیش لە ماوەیە سێ زۆرە بوو لەسەرەوەی کە سیسی دابشکردنی موچە هەیە ئێمە داهاتەکانمان بەش ناکە چونکە ئێستا پەرلەمانتاران دەڕێن لە هەردوو لاوە چی لای یەکێتی نیشتیمانی چی لای پارتی بێ داهاتی ناوخۆ ناگەڕێنرێتەوە بۆ نمونەی مانگی دوودێنەوە لە 374 میلیارەوە ئێستا هاتوتە بۆ مانگە بڵێن 164 میلیارد دیناری ینی 210 میلیارێک کەمی کردووە هۆکارەکەی چییە کە بەڕێز داگەدار بیت کاک حەچیم سیستەمی حکومڕانی بەڕێوەبردن لە سیستەمێکی زۆر سەقەتە هۆکارەکە هی ئەوێ بە سەقەتی بەڕێوە برێ هۆکارەکە هی ئەوەیە پەرلەمان ناتوانێت ڕۆلی چاوەدێری و ڕۆلی لێپرسینەوە بجێڕێ هۆکارەکە هی ئەوێ دادگا ناتوانێت بڕیار بدا هۆکارەکە هی بێباچیە هۆکارەکە ئیزۆر شتە بێگومان تا ئەو سیستەمە حکومڕانیە چاک نەکرێ تا دەسەڵاتەکان لە یەکتری جا نەکرێنەوە ئەبێ چاوەڕوانی کاری لەوە باشتر نەبی
بەس ئەو داهاتی کوردستانگە بە شێوکی باشەرە بخرێت بۆ چونی بەڕست بەشی خزمەت گوزاری و موچە و ئەوانەش ناکات. من پێم وایە پەرلەمانتارەکان دەڵێن بۆ ئاماری پەرلەمانتارەکەنە بەشێکیان بۆ نمونە دەڵێن هەمان ئەو داهاتە ئێستا حکوومەت لە بەرچی دەیە کە 2014 لە بەغداوەدا 1 تریلیۆن و 200 میلیاری مانگانە بەس ئەو کاتە خزمەت گوزاریە بوو پێشینێ بوو موچە و بەس ئێستا بڵێن موچە وەکو پێویست نییە خزمەت گوزاری بە هەمان شێوە. ئێمە داهاتمان لە کوردستان زۆرە ئەگەر ئەو داهاتە بە پێی پلان بەڕێک و پێچی خەرج بکرێ وەبەر بهێندرێ بەشی پێداویستیە سەرەتاییەکان و بەشی گەشە پێدان و بەشی وەبەرهێنانی شەکە بە دڵنیاییەوە واتە ئێمە ئێستا گرفتی ئێمە لە نەبوونی داهات نییە گرفتی ئێمە لە شێوەی دابشکردنەکەیەتی ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەگەر ئەو داهاتی هەمان کەمتریشمان هەبێ بەڵام بە شێوەیەکی بەرچاوڕوون بە شێوەیەکی گونجاو خەرج بکرێت داهاتەکان ئەوەی بۆ ژیانی ڕۆژانە بۆ نمونە موچەی فەرمانبەرانە ئاوداکردنی نازانم چی هەموو ئەوانە بە شێوەیەکی ڕێک و پێک خەرج بکرێت ئەگەر کەمتریش بێ بەڵام هاوڵاتی دڵنیا بێ کە کەمترمان ئەوەندەمان هەیە گرفت لە نێوان حکوومەت و هاوڵاتی دروست نابێ. ئێستا بێمتمانەیەکی گەورە لە نێوان خەڵکو لە نێوان حکوومەت هەیە بەداخەوە ئەو بێمتمانەیە هەیە بۆ لەبەرەوەی لەبەرەوەی نا داهاتی کوردستان باش دابش ناکرێ باش دابش ناکرێ نادات پەروەری هەیە لە دابشکردنی دەنە من دڵنیام بۆ نمونە موچەی فەرمانبەرێک ئەگەر ملیۆنێک دینار بێ ئەگەر فەرمانبەرەکە بزانێ پارە نییە ئەگەر 500,000 بڵێن 700,000 بداتێ ئەو 700,000ی بداتێ پێقایلە بەڵام ئەگەر بزانێ یعنی گومانی هەبێ لەوەی زیاتر هەیە بە ملیۆنە چش قەنەعەتی نایە ئێستا زۆرێک ناقەنەعەت دروست بووە حکوومەت ئەبێ هەوڵدا دەسەڵات ئەبێ هەوڵدا دڵنیایی خەڵک بکاتەوە ئەبێ داتا ڕاستەقینەکان بداتە بەردەست. سەبارەت بە داهاتی نێوتیش بەڕست سەرۆکی لیژی نێوت و غازبی لە پەرلەمانی عێراق ئێستا بازۆکێ 150 دەگەڕێتەوە بە 150 بۆ کۆمپانیا و خەرجیە 142 ڕێژێکی زۆر کەم نییە 142 داهات بگەڕێتەوە بە وەزارەتی دارایی. ئەزانی کاک گرێبەستەکان دوو جۆر گرێبەست هەیە لە عێراق گرێبەستی هەیە خزمەتی پێڕان خزمەت هەیە بەکرێ نیشەکان دەکرێت بۆ نمونە ئەندازیارێک مانگانە 5,000 دلاری هەیە نەوت بەرمیلی بە 100 دلار بێ 5,000 دلار وەرگێ بە 5 دلاریش بێ 100 دلار 5,000 دلار وەرەگرێ هی ئێرە بە ڕێژەیە بەشدارە هاوبەشە کۆمپانیاکان هاوبەشن لەو حاڵەتەی کە لە حاڵەتێک کە نرخی نەوت بەرزە بێتەوە لە بەرژەوەندی کۆمپانیاکانە لە حاڵەتی کە نرخی نەوت دادەبەزێ لە بەرژەوەندی حکوومەتە ئەوە دوو جۆرە گرێبەست هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئەو ساڵی کە نرخی نەوت زۆر دابەزی عێراق من بخۆم جێم لە وەزیری نەوت بووە ئەڵێ گرێبەستەکانی هەرێمی کوردستان باشترن گرفتەکە لە گرێبەستەکە نییە لەو چەندات بۆ کۆمپانیاتی تۆ ناتوانین نەیدەیتێ ئەوەی کە لەسەر ڕێکەوتن ڕێژەیەک ئەبێ بیدەیتێ نەوتەکە چەندە چەندی ئەبێ بیدەیتێ گرفتەکە لەوەی نییە گرفتەکە لە پشتی گرێبەستەکە لە شێوازی لە بڕی هەناردەکردنەکەی لە بڕی فرۆشتنەکەی ئەوە گرفتەکە لێرەیە لە کرێی بۆری و لە کرێ کۆمپانیا لەو گرفتەکە لێرەیە لە گرێبەستەکان گرفتێکی ئەوەندە گەورە نییە یعنی ئەوەی کە هەیە بۆ ئاگدای گرێبەستەکان دوو جۆر گرێبەستە ئێمە گرێبەستی بەشداریمان هەیە. باش کاتمان کەمەوە زۆر بە کوردی سەبارەت باوبژارنی پەرلەمانی کوردستانیش وەکو یەکێتی نیشتیمانی لەگەڵەوەدان لە کاتی خۆی بەڕێوە بچێ یاخود کۆمیسیۆنە خۆی کارا بکرێتەوە و یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە قسەتان لەسەر کردووە؟ بەڵێ ئێستا لە گفتوگۆ داین بە پێی یاسا بێ پەرلەمان لە کاتی خۆیدا بکرێت بێگومان ینی هەڵبژاردن بکرێەوە مەجاری تێدا نییە خۆتان لەگەڵ دواخستنیدانی وەکوی نانا بوو چۆن بە بڕگێکی یاسایی دوای دەخەی ناکرێت دوای بخەی بەڵام لەگەڵ ئەوین کە یاساکە هەموار بکرێت و یاسی هەڵبژاردن بەڵێ کوێی هەموار بکرێتەوە بۆ یەکێک لە بڕگەکانی ئەوەیە کوردستان دابش بکرێتە لانی کەم سەر چوار بازنە چوار بازنە پارێزگا و بازنە باڵێ هەر پارێزگا و بازنە یەکێک لە ئەوەکان مەسەلەی لیست ئایا لیست داخراو بێ یاکراوە بێ داخراوە ئێمە ڕەنگە لەگەن نیمچە داخراو بین نەک ڕەنگە جارێ بڕیار نییە بەڵام لەگەر لەم نی دەپرسی داخراو نەبێ کراوەش نیمچە کراوەش نەبێ و ئێستاە بشی بەشێک بێ تۆ لیستت هەیە من 50 کەسم کاندیدا 50 کەس
20 کورسی دێنم کاک حەچیم 20 کورسی من بە تەسەسوڵ دێم یەک تا دا ئەوانە تەسەسولە بەڵام تۆ بینی ژمارە 50 هەیە ژمارە 50 دەنجی تەواوی هێناوە لە تەسەسولەکە نییە بەس دەنجی هێناوە بۆی کەسانێکی تۆ لە ژمارە 50 دانی بەڵام دەنجی تەواو دێنێ کەسەکە هێناوێتی ئەوە دەرەچێ بەڵام ئەوەی کە دەرناچێ بە تەسەسول بێتە خوارێ بە پێی پسپۆڕیش ئەوە باشە بێ ئەو باشترین بەڕای من باشترینە چونکە تۆ هەم ڕەچاوی پسپۆرێتی ئەەکەی هەم ڕەچاوی مۆقعەکەی هەم تۆزێک هەیبەتێک بدەیتەوە پەرلەمان بۆی حیزبەکان زاد بکەن مەکتەب سیاسیەکانیان سەرکردایەتەکان بنێرن تۆ سیرکە لە هەموو دنیا سەرکردەی حیزبەکان ئەچنان ناو پەرلەمان اینجا ئەوەی حکوومەت ئەوەی ئەمینێتەوە تاقە شوێن ڕەنگە لەو تەنەت لە عراقیش کە دوای ئێمە پەرلەمان هەیە و کار بەکاری پەرلەمانیەکرێ لە دوای ئێمەە بەڵام سیرکە ئێمە هەرێ تاقە وڵاتین کە سەرکردەکانمان ناسنە ناو پەرلەمان بۆ ئەبێ بیر بکەینەوە بەڕاستی ئەبێ ئەوکەین لەبەرەوە وەکو کۆمیسیۆنەکە پێتانەوە خۆی کارا بکرێت نازانم ئەو برادرانی گفتوگۆی لەسەرەکە من ئاگادار نیمە بەڕاستی ئاگادار نیمە نازانم بە خەریک چن وەکو دو پرسیان لەسەر لافاوەکەی هەولێر بۆ خۆشت خەڵکی هەولێری سەرنجتان چی بوو بەشێک لە بەرپرسانی حکوومەت دەیگەڕنەوە بۆ شتێکی سروشتیە بەشێکیان پێن وایە کەم تەرخەوی نەبوونی ڕێڕەوی ئاوی پێویستە خۆت سەرنجی بوو خۆی کارەساتی سروشتی ئەبێ بارانیش جە و گۆڕیان دەجار لە ها بە گوژ بە گوڕ باران لە شوێنەکە باری ئەوە هەیە چەند جارێک ئەو حاڵتە بووە و ئەش بێ کارەسات هەرە بێ بەڵام من هۆکارەکەی بۆ کارەساتی سروشتی ناجێڕمەوە نەخێر هۆکارەکەی بۆ خراپ ئاوادانکردنەوەی وڵات دەجێڕمەوە کوردستان بەگشتی هەولێرش بە تایبەتی هەولێر دووشتی زۆر خراپی تایە یەک زێڕابی نییە بۆ ئاگاداریتان زێڕابی زۆر کەمە ناو شارەکە خودی شارەکە زێڕابی زۆر کەمە دوو لەبەر ئاوادانکردنەوە و دروستکردنی گوند و باڵەخانە بەرز بەرزەکان ڕێڕەوەکانی ئاوگیراون ڕێڕەوەکانی ئاوگیراون بۆ نمونە لە بەرزایەکانی لای بڵێن ڕۆژهەڵات و باکووری هەولێر ئەوە هەموو دێتۆنە هەولێر لەوێ هەموو گەڕەکی نوێ نوێ و باڵەخانە و جادەی 120 متری و 150 متر دروستکرایە ئاوەکە چی لێدێ یان بەرەو ڕۆژ ئاوا دەڕواتەوە لای دارەت و ئەوانە یا بەرەو لای بەحرکە دەڕواتەوە ئەوە دوو جارێک لەو لا جاری شەو لە کارەسات ڕووبدا ئەوە نمونەیەکی حکومڕانی کوردستانە واتە بناغەکەی باش نییە ئەگەر لە ئاوادانکردنەوە پلان هەبوایە لە ئاوادانکردنەوەی شارەکە ئەو هەموو گەڕەکە نوێیە ئەو هەموو باڵەخانەیە ئەگەر حساب بۆ ئاوڕۆ کرابایە ئاوڕۆی ناو شارەکەەوە حساب بۆ ئاوڕۆی باراناو کرابایە خەڵک تووشی ئەو کارەساتە گەورەیە نەبوو نەخێر ئەوە بێپلانیە بدرێت چونکە بڵێ مانگی دەشەر کۆتای مانگی دەش شتێکی لەم شێوە بوو لافاوی زیانی لێکەوتەوە پێ دوایە کە سزا بدرێ یاخود بڵێن ئێستا خەڵکی دەڵێن پرۆژەی نیشتە جێبوونی دروستکرە سەر ڕێڕەوی ئاوەکە بەرپرسی دەزڕۆژ پێ دوایە کە سزا بدرێ هەندە لە کارکێشانەوە یاخود ئەمە لە کوردستان دوورە ئەو تۆڕەی کە بەرژەوەندی لەو ئاوادانکردنەوەی بە ئەوەندە بەهێزە کەس ناتوانێت سزای دادگا پێی ناوێری یاسا نا باشە بەس ئەو نەبوونی خزمەتگوزارێ بەشێکی بۆ سنووریەکێتی شەر ڕاز نییە یاخود شێوازی ئاوادانکردنەوە باز ئەزانیتی من نامێ بکەم لە سلێمانی بۆ نمونە وەرە حسێبی کە ئێوە کوڕاگەاندن بە دۆداچن بزانن تا یەکگرتنەوەی حکوومەتی هەرێم لە سلێمانی چەند مەتریا چەند کیلۆمەتر زێراب کراوە لە ساری سلێمانی و لە هەولێر چەند کراوە هەولێر ژماری دانیشتوانی چەندە سلێمانی چەندە بۆ تێگەن بەراوردێ بکەن لە سلێمانی من خەڵکی هەولێرم تکایە خەڵکی ئێرەنی لە هەولێر شارەزاترم لە هەولێر ئەزانم ئەوەی ڕوویدا ئەو کارەساتە ڕوویدا لە ئەنجامی ئەو ئاوادانکردنەوە هەڕەمەچە بوو لە ئەنجامی پاراستنی بەرژەوەندی ئەو کۆمپانیا و کەسایەتیانە بوو کە لە ئاوادانکردنەوە خێراییە دەستیان هەبوو باشە بەس لێرەش ئەو زیادەڕۆی هەیە بۆ سەرموڵکی ئەی بۆچی خۆی ڕشامی شەریف نییە هەیە و پێویستە نەش یعنی یەکێتی ئەگەر ئێمە بمانەوێ ڕەخنە بگرین ئەبێن نمونەی باشتر پێشکەشکەین سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاکارێس عەبدوڵڵا هەندای مەکتەبی سیاسی هێتی نیشتیمانی سپاس دەکەم سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارم تا بەرنامەیەکی دیکە خواتان